دیارە لە سەرەتای هێرشەکانی دەوڵەتی تورکیاوە بۆ سەر ڕۆژئاوا کاردانەوەیکی مەدەنی گروپی بایکۆت دانرا و ئەم گروپە بە خێرایی گەشتە خەڵک و زۆر بە خێرایی دەرەنجامی لێکەوتەوە. خەڵکێک لە لای خۆیەوە خۆڕسکانە بایکۆتی کاڵا و شتومەکی تورکی کرد. ئەمیش لە وەکو کاردانەوەیەک بۆ ئەو داگیرکاری دەوڵەتی تورکیا. دیارە بایکۆت پرۆسەیەکی بەردەوامە تا ئێستا و بە خۆشحاڵیەوە لێکەوتە و دەرەنجامەکانی دەرکەوتووە. کۆمەڵێک خەڵک بایکۆتی کاڵای تورکی کردووە وەک بازرگانەکان و کۆمەڵی خەڵک ڕاستەوخۆ ئیتر ینی بڕیاری داوا لای خۆیەوە کاڵای تورکی بەکارهێنەوە بە دوای بەدیلا بکڕێ. بە خۆشحاڵیەوە کۆمەڵێک داتا لەبەردەستە کە پشڕاستی ئەوە ئەکەنەوە کە دەرەنجامی بایکۆت ئەوە بووە خەڵکێک کۆمەڵێک کارگەی ناوخۆیی بژاندۆتەوە، کۆمەڵێک کارگا لە کار خراببوون یاخود کارەکانیان ڕاگیرا بوو، بەڵام بەهۆی بایکۆتەوە دیسان جاری کە دەستیان بە ئینتاج و بەرهەمهێنان کردوتەوە. هەنێک کاڵا هەیە ڕەنگە بەدیلی تۆزێ قورس بێ، بە تایبەتی کاڵای جلوبەرجی ئافرەتان و پێداویستی ناوماڵۆک و مۆبیلیات و ئەوانە، چونکە براندە تورکیەکان هەم کاڵاکانیان لە ئاستی تەمۆحی خەڵکاوە و وەکو جۆرێک لە مۆدیلی لێ هاتووە لە ماڵەکانە. بەڵام بۆ نمونە بۆ خۆراک ینی بۆ کارگەی زەیت کەوتۆتە کار، کۆمەڵێک کارگەی بەرهەمهێنانی شتومەکی تر ینی معلەبات و ئەو شتە لە قوتونراوەکان جلوبەرێک ینی یەک دوو براند کراوەتەوە. ئەمە تۆ بتێ خێرا بە ڕۆژێک و بەدوانەوە ناکرێت، بەڵام ئەوی جێی خۆشحاڵیە لە 130 دەرهێنانی مۆڵەت زیادی کردووە، مۆڵەتی بازرگانی تازە و نوێ، و ئێمە ناتوانین ڕێ بەڕاستی بە هەموو خەڵک بگرین، چونکە ئێمە مەدەنین، ینی ئێمە وەچێکی مەدەنیمان هەیە، ئێمە هیچ دەسەڵاتێک لە پشتمانەوە نییە. خەڵک ئەبێ خۆی هوشیار بێت لە بەکارهێنانی شتومەکی تورکی. ڕاستە ڕەنگە نەنووسرابێ مەیدی ئین تورکیا، بەڵام بارکۆدەکەی تورکی بێ و ئەم هاتبێ ناوەکەی یان بۆ نمونە قوتوەکەی گۆڕی بێ، یاخود ئەو شتێک کە لە ناویایەتی بەرگەکەی گۆڕی بێ و ناوەکەی هەر هەمان شتی تورکی بێ، ئەوە ڕێ بە ئێمە ناگیرێ. بەڕاستی ئێمە تا ئێوارە هاوار بکەین خەڵکێک هەیە هاوسۆزە لەگەڵ تورکیایە، خەڵکێک هەیە بەرژەوەندی لەوەیە هەیە، خەڵکێک هەیە دەیان ساڵە کارەکە لەگەڵ تورکیایەوە، ئیشەکەی ئەوەیە ڕەنگە هەر ئەسڵان ڕقیشی لێ ئێمە بێ و پشگیریشمان نەکە و دژاتیشمان بکە. ئێمە تەنها بەس ئەوەیە لە ڕێی فەیسبوکەکانمانەوە کە ئەو گروپەمان داناوە ئەتوانین لێوە بگەین. ئێمە هیچ کەناڵێکی میدیایی ڕاستەوخۆ نایە پشگیرمان بکە، بەڵام وەکو بەرنامە ئەگەر بکرێ هەرنێک لەو کەناڵانێک کە لە باشوور خەڵک زۆر گویان لێگرێت بەرنمەیەک هەبێت، ئەوە زۆر باشە. ڕۆژانە تۆ ئەبێ ئەبرازی مەوزوعەکە بکەیت، وەکو ئەوترێ ئەبدەیتی بکەیت و ڕۆژانە بدرێ بە گوێی خەڵکە.